بسم الله الرحمن الرحيم. الحمد لله بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. تفسير أوزار من سورة إبراهيم كالمصحف كان دا ذكرت صحيفي 255 لجزء طبعا سيزداد دايا كسورة إبراهيم. معلومة طبعا ناوكي بناوي إبراهيم پیغمبر ويا لبروي لكوتايكي دا پیش كوتايكي دا مشهدك لبسرهاتو تایبەت مندیەکانی ئیبراهیم پێغەمبەری تێدان سەلامی خوای لێبێ بۆی ئیمانداران هەمیشە تەوان ناویان و ڕێباز و ئاینی ئیبراهیمیان لەبیر بێ. خوای گەورە سوورەتەکەشی بە ناوی ئەوە ناوناوە جگە لەوەی کە لە چەندان سوورەتی دیکە بەسەرهاتەکەی و ڕووداوەکانی ژیانی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ باس کراون. سوورەتی ئیبراهیم تەوان مەکیە کە تەنها دوو ئاەتی نەبێت، ئاەتی 28 و 29 مەدەنین. زۆرینەی ئاەتەکانی تەوان مەکین بووە بە سوورەتی مەکی حیسابە. 52 ئاەتە تەوان لە ڕیزبەندی قورئانەدا تەوان ڕیزبەندی 14ەم سوورەتە و دوای سوورەتی نوح دابەزیوە و بابەتەکانی ناویشی تەوان وەکو سوورەتە مەکیەکان زۆرتر بابەتی عەقیدەیین، شێوازی داعوە و بانگەوازی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت و هەروەها گفتوگۆی شەیطان و یان گەورە سەرکردەکان لەگەڵ شوێنکەوتوەکانیان لە ڕۆژی دواییدا و هەروەها مەشهەدێک لە ڕوودا و بەسەرهاتەکانی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و سەرنجامی کەسە ستەمکار و زاڵمەکان کە خوای گەورە تێیدا توندترین هەڕەشەی لێکردوون. سەرەتای سوورەتەکەی تەوان بە ئەلیف لام ڕا دەست پێ دەکا. ئەلیف لام ڕا کە لەگەڵ ئاەتی یەکەمدایە تەوان لە زۆر لە سوورەتەکاندا پیتە مقەتەعەکان بەتەنێ ئاەتێکن دواتر دەبنە ئاەتێکی دیکە. لێرە ئەلیف لام میم ڕا لەگەڵ ئاەتی یەکەم خوای پەروەردیگار هێناونی کە ئەوە جارێکەش باسمان کردوون لە سوورەتی ئەلقەلەمیش باسمان کرد. ئەو پیتانە بەتەنێ طبعا معنایەکی دیاریکراویان نییە بۆ ئێمە بە دەقیقی بیزانین بڵین ئەلیف بەو معنایە دێ و لام بەو معنایە دێ و ڕا بەو معنایە دێ، بەڵام زۆرینەی مفەسیرین دەفەرمون خوای گەورەکە و پیتانەی بەکار هێناون دەیەوێت بە بتپەرستەکانی مەککە و بە هەر کەسێک کە ئیمانی بە قورئان نییە کە کەلامی خوای بێ. خوای گەورە پێیان دەڵێ قورئان لەو پیتانە پێک هاتووە، هەر کەسێک باوەڕی پێی نییە و پێی وایە قسەکان قسەی بەشەرێکن قسەی مرۆڤێکن دەی ئەوە پیتەکان ئەوە کەلیمەکانی زمانی عەرەبی کێ ئازایە با خۆی تاقیکاتەوە با لەو پیتانە وا لەو کەلیمانە کە قورئانی لێ پێک هاتووە ئەوانش بتوانن شتێکی هاوشێوەی قورئان بنووسنەوە. ئەگەر توانیان تەوان ئەوە ئەو کاتە ئیدعاەکەیان و قسەکەیان دەچێتە سەرێ قسەی ئەوانەی کە دەڵێن قورئان کەلامی موحەممەدە یا موحەممەد فێر کراوە یان کەسێک بۆی نووسیوەتەوە یا جنۆکە و شەیاطین فێریان کردووە، ئەو کاتە دەکرێت قەناعەت و بڕوای پێ بکرێ. و ئەگەریش کەس نەیتوانیوە و ناشتوانن ئینسان ناچارە تەسلیم بێ بەوەی کە قورئان کەلامی خوایە. جا ئەگەر تاقەتت نەبوو یا کەسێک توانای جێبەجێکردنی نەبوو یان وەک دەڵێ حەزی لە جێبەجێکردنەکەی نەبوو دەکرێت بە سەراحەت بڵێ باوەڕم پێی نییە، ئیمانم پێی نییە، دەنا ناکرێ بڵێ قورئان کەلامی خوای نییە، چونکە هەر کەسێک وا بڵێ قسەیەکی بێمانایە. هەزاران هەزار کەس هەیە زمانی عەرەبی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم چاکتری کاتی خۆی زانی و ئێستاش دەیزانێ. هەموو قەواعید و بنەماکانی زمانی عەرەبی شارەزایە. ئەگەر بەشەرێک کاتی خۆی توانی بێتی قورئان بنووسێتەوە و کەس نەتوانێ غەڵەتی لێ بگرێت دەبوایە ئێستا سەدان قورئانمان هەبایە، بەڵام ئەوە کە لە سەرزەویدا تەنها یەک قورئانمان هەیە، نەک یەک قورئان تەنانەت لە ناو قورئانیشدا کەلیمەیەکمان نییە حەرەکە و سەر و ژێرەکانیشی جیاوازیان هەبێ. هەر هەموو موسحەفەکانی سەرزەوی بەو هەموو مەحاولەی و دژایەتیەی کە کراوە کەس نەیتوانیوە و تا قیامەتش کەس ناتوانێت گۆڕانکاری بەسەردا بێنێ
بەڵگەیە لەسەر ئەوەی کە قورئان کەلامی خوایە، جا تۆ جێبەجێی دەکەی یا جێبەجێ ناکەی، خوای گەورە اختیاری داوەتە دەستی خۆت، دەکرێت جێبەجێکەی و ببیە ئیماندارێکی باش و هیدایەتی پێوەربگری و بەدوای کەوی. خۆ گەر حەزشت لە هیدایەت و لە ڕێنمونی نەبوو، ئەوە وەک دەڵێ خۆت ئازادی و چۆن ڕوبەڕووی دەبیەوە ئارەزووی خۆتە بەس ئەو قسەیە کە بڵێ کەلامی خوای نییە کەس باوەڕی پێ ناکات، چونکە هیچ بەڵگەیەکت پێ نییە و ناشتوانی بیسەلمێنی. دواتر دەفەرمێ کتابون ئەنزەلناه ئیلەیکە، ئەوە کتێبێکە پەرتووکێکە نووسراوێکە ئەنزەلناه، ئێمە ناردوومانەتە خوارێ ئیلەیکە بۆ لای تۆ. طبعاً قورئان دوو ناوی سەرەکی هەنا، کتاب قورئان. کتاب ئیشارەتە بۆچی؟ بۆ ئەوەی کە کەلیمە و پیتەکانی ئەو قورئانە هەمووی بە نووسراوی هەن. لەکوێ بە نووسراوی هەن؟ لای خواش لە لەوح المەحفوظ هەن، لە ئاسمانی دنیاش لە بەیت المەعموور بە نووسراوی هەن، و هەر ئاەتێکیش دابەزی بێ کاتی خۆی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا بە کاتیب وحیەکانی بە سەحابەکانی نووسیوەتەوە و ئێستاش بنووسین لە بەردەستی ئێمەدا هەیە. وایە و هەروەها پێشی گوتراوە قورئان، قورئانیش بەو معنای خوێندراوەتەوە. چێ خوێندوویەتیەوە؟ خوا بۆ جیبریل جەلە جەلالوه، جیبریل سەلامی خوای لێبێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر بۆ سەحابەکان، لە سەحابەکانیشەوە بۆ ئێمە دەما و دەم قورئان هاتووە. کەواتە ئەوەی بیەوێ فێری قورئان بێت یان کەسێک فێری قورئانکە دەبێ ئیعتیمادی لەسەر دووشت بێت، نووسین وایە بەڵام بەتەنێ بە نووسین نا، پاشان خوێندنەوە بخوێنیەوە بۆت بخوێنەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەحابەی خوێندوتەوە، ئەوجا سەحابەکانیش بۆیان خوێندوتەوە جارێکی دیکە، بۆی دڵنیا بێ لەوەی کە دەتوانن وەکو پێغەمبەر بڵێنەوە صلی الله عليه وسلم. بۆیە چاکترین ئوسلوبی تعلیم و فێرکاری کە جیبریل پێغەمبەری پێ فێر کردووە صلی الله عليه وسلم ئەوە بۆ کە جیبریل بۆی خوێندوتەوە، پاشان بە پێغەمبەریشی خوێندوتەوە صلی الله عليه وسلم. پێغەمبەر بۆ سەحابەکانی خوێندوتەوە، پاشان بە سەحابەکانیشی خوێندوتەوە. بۆیە ئەوەی کە کەسێک فێر دەکا بێگومان چاکترین شێواز ئەوەیە بۆی بخوێنیەوە، مامۆستاکە بیڵێ، قوتابیەکە بیڵێتەوە، قوتابیەکە وەکو مامۆستاکەی بتوانێت دووبارەی کاتەوە و دواتر گوێی لێ بگریەوە بۆی دڵنیابی لەوەی کە توانیوێتی وەک تۆ دووبارەی کاتەوە. کتابون ئەوە کتێبێکە نووسراوێکە ئەنزەلناه، ئێمە ناردوومانەتە خوارێ ئیلەیکە بۆ لای تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، لتخرج الناس تا بێنیە دەرێت تۆ خەڵکی بەو قورئانە لە چی؟ من الظلمات، لە تاریکاییەکان، لە تاریکاییەکانی کوفر، شیرک، ئیلحاد، بێدینی، دوودڵی، قەلق، گومان، إلى النور، بۆ لای ڕۆشنایی و ڕووناکی ئیسلام کە بەبێ گومانی ڕێگاکانی طبعاً بەرەو جەهەنەم چوون و تاریکی زۆرن، بۆیە خوای گەورە بە کۆ هێناویەتی، بەڵام ڕێگای بەرەو خواچوون و ڕێگای چوون بۆ بەهەشت تەنها یەک ڕێگایە کە بریتە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەغەیری ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک ناتوانێت بگاتە بەهەشتێ. بەڵام بۆ جەهەنەمێ بە هەزاران هەزار شەیاطین و خراپەکار و تاوانکار هەیە، بە دوای هەر کامێکیان کەوی لە نەتیجەدا هەر دەتخاتە دەوزەخ و جەهەنەمەوە. شەیطانیش طبعاً فێڵبازە، هەر کەسێک بە جۆرێکی هەیە کوفری پێدەکا، هەیە شیرکی پێدەکا، هەیە دوودڵی دەکا لە عیبادەت، هەیە تووشی تاوانی گەورەی دەکا، هەیە تووشی تەکەبوری دەکا، هەیە تووشی وەک دەڵێ حەسادەت و بغزی دەکا کە عیبادەتیش بکە، عیبادەت و خواپەرستیەکانی لێ وەرنەگیرێن. گرنگ ڕێگاکانی بەرەو دۆزەخ چوون زۆرن، بەڵام ڕێگای بەرەو خوا تەنها یەک ڕێگایە کە پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ بانگەشەیان بۆ کردووە. ئەوجار خوا دەفەرمێ بئیذنی ربهم إلى صراط عزیز الحەمید. ئەو هێنانە دەرەج لە تاریکاییەکانەوە بەرەو ڕووناکی بئیذنه، بئیذنی بە ئەمری خوا، دەکرێت بڵێن بەویستی خوا، بە ئیرادەی خوا، بئیذنی ربهم، بە فەرمانی پەروەردگاریان، بە ئیرادە و ویستی پەروەردگاریان، إلى صراط العزیز الحەمید، بۆ ڕێگا و ڕێبازی خوایەک کە سیفەتی چۆنە؟ العزیز، باڵادەستە، باڵادەستە یعنی چی بیەوێ و کێی بیەوێ سزای دەدا و لە هەر کاتێکدا بیەوێ سزای دەدا، کەس لە دەستی خوا ڕزگاری نابێ. ئەوجار ئەلحەمید ستایش کراویشە، هەموو دروستکراوەکان
ئینسان و جنۆکە نەبێت کە هێندێکیان تەبەن سپڵەن و پێنەزانن سوپاسی خوا ناکەن دەنا هەرچی مەخلوقات و دروستکراو هەیە بەردەوام ستایشی خوای پەروەردیگار دەکا من و تۆ بیکەین یان نەیکەین خوای گەورە لە خودی خۆیدا ستایش کراوە مەخلوقات و دروستکراوەکان بەردەوام ستایشی دەکەن ئەلیف لام ڕا کتابون ئەوە کتێبێکە نووسراوێکە ئەنزەلناه دامان بەزاندووە ناردوومانەتە خوارێ ئێمە ئیلەیکە بۆ لای تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لیتوخریجە تا بێنیە دەرێ ئەنناسە خەڵکی بەهۆی ئەو قورئانەوە من الظلمات لە تاریکاییەکانەوە إلى النور بەرەو ڕووناچی بإذن ربهم بە فەرمانی پەروەردیگاریان یا دەکرێ بڵێین بە ویستی پەروەردیگاریان یان بە پشتیوانی و تەوفیقی پەروەردیگاریان بێگومان طبعاً خەڵک هێنانە دەر هەم ئەمری خوایە وایە هەم ئیرادەی خوای دەبێت لەسەر بێت هەم دەبێت ویستی خوای لەسەر بێت و هەمیش دەبێت خوا تەوفیقتدا پشتیوانیت لێ بکات تا بتوانیت لەسەر ڕێگایەکەی بەردەوام بی بإذن ربهم بویست و ئیرادەی پەروەردیگاریان إلى صراط العزيز الحميد بۆ ڕێگای خوایەکی عزیز باڵادەستی ستایش کراوە ئەو خوا باڵادەستە ستایش کراوە ناوی چییە کە خاوەن و ساحیبی ڕێگا ڕاستەکەیە الله الذي الله ناوی اللهە الذي له ئەو زاتەیە کە هی ئەوە بۆ ئەوە ما في السماوات وما في الأرض هەرچیەک هەیە لە ئاسمانەکان و هەرچیەک هەیە لە ناو زەویدا الله الذي خوا يعني خوای باڵادەستی ستایش کراو ئەو ذاتەیە ئەو خوایە کە لەهو ما في السماوات بۆ ئەوە و هی ئەوە هەرچی لە ئاسمانەکاندا هەیە وما في الأرض و هەرچیەکیش لە زەویدا هەیە جاخوا دەفەرمێ وويل للكافرين ويل يعني بەدبەختی و نگبەتی یان دۆزەخ و چاڵێک لە چاڵەکانی ناو دۆزەخ بۆ ئەوانەی کە بێ باوەڕن کە ئەو چاڵ و دۆڵە جەهەنەمیە چی تێدایە من عذاب شدید سزایەکی زۆر توند و بەئێشی تێدایە الله الذي خوا ئەو زاتەیە کە هی ئەوە هەرچی لە ئاسمانەکان و هەرچیەک لە ناو زەویدا هەیە وويل ويل بەدبەختی نگبەتی و هێندێک لە عولەما دەفەرموون چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ کە ناوی وەیلە للكافرینە بۆ ئەوانەی کە بێ باوەڕن من عذاب شدید کە لەو جەهەنەمەدا هەیە لەو وەیلەدا هەیە بۆیان ئامادەکراوە لەو شوێنە بەشێک لە سزایەکی زۆر توند ئەو جارچێن ئەوانەی کە بێ باوەڕن و خوای گەورە جەهەنەمی بۆ حازر کردوون و سزای توندی بۆ داناون بەچی ئینسان دەبێتە کافر و شایستەی جەهەنەم دەبێت بەو چەند سیفەتانە کە ئەو سیفەتانە جاری وا هەیە بەداخەوە لە خەڵکی موسڵمانیشدا لەوانەیە هێندێک جار هەبن کە سیفەتەکان سیفەتی ئینسانی بێ باوەڕن بە هیچ شێوەیەکی مرۆڤی موسڵمان نابێت بهێڵێ ئەو سیفەتانەی تێدا بن چێن ئەوانەی کە بێ باوەڕن چێن ئەوانەی کە خوا جەهەنەمی بۆ داناون الذين يستحبون الحياة الدنيا على الآخرة ئەوانەی کە خۆشتریان دەوێ ژیانی دنیا لە دواڕۆژ ئەگەر بڵێ ئەوانەی دنیایان خۆش دەوێت تەوان کەس دەرناچێ وا چونکە هەموو کەسێک دنیای خۆش دەوێت خۆشویستری دنیا شتێکی سروشتی و طبیعیە بەس دنیات لە قیامەت خۆشتر بوێ دنیا هەڵبژێری بەسەر قیامەت گرنگی زیاتر بە دنیا بدەیت تا قیامەت کە بەداخەوە زۆری نەمان لەو بابەتانەین بەڕاستی بە زمان لەوانەیە نەیڵێ بڵێ کامیانت پێخۆشە لەوانەیە بڵێن قیامەت وایە حەزت لە کامیانە بێگومان دەڵێن قیامەت دنیات پێخۆشترە یا بەهەشت دەڵێن بەهەشت بەڵام ئەگەر سەیری هەر ئەو خەیاڵانە بکە کە لە مێشکماندانە هەر بەڕاستی خەیاڵی دنیاییمان زۆرتر لە مێشکیدانە یا قیامەتی زۆری نا سەیری ماندووبوون و هەوڵەکانت کە ئەوەندەی کە بۆ دنیا هەوڵ دەدەین و خۆماندوو دەکەین هێندە بۆ قیامەتی خۆماندوو دەکەین بێگومان نەخێر بۆیە الذين يستحبون الحياة الدنيا على الآخرة بێباوڕەکان ئەوانەی کە جەهەنەمیان بۆ ئامادەکراوە ئەو کەسانن کە يستحبون یعنی هەڵی دەبژێرن یا خۆشتریان دەوێ الحياة الدنيا ژیانی دنیا على الآخرة بەسەر دواڕۆژدا ئەوە سیفەتی یەکەم خوا بەناماندا و دەبێ ئاگامان لێی بێ دنیایە کە تەنها و تەنها ئەو پەڕی وانی ئێستا ئەگەر
بژیەی و هیچت بەسەر نێ 40-50 ساڵێکی تێدا دەبی وایە لەو ڕۆژەیەوە کە لەدایک دەبی ئەگەر وەک دەڵێ هەرچی نەخۆشیە نەدەبێت و مشکلە و خەفەتە نەدەبێت ناگەی 100 ساڵی وایە هێندەی بوێ ئەی قیامەتێک کە سەرەتای هەیە بەس کۆتایی نییە وایە نەخۆشیەکانی کۆتایی پێدێ طبعاً و نە ناخۆشیەکانیشی خوا پەنامانداگەر توشمان ببێ ئومێدی دواهاتنیان هەیە چەندی دەوێت ئینسان خۆی بۆ حازرکە بێگومان زۆر زیاتری دەوێت بۆیە الذين يستحبون الحياة الدنيا على الآخرة بێباوڕەکان ئەوانەی جەهەنەمیان بۆ ئامادەکراوە ئەو کەسانن کە هەڵی دەبژێرن خۆشتریان دەوێت ژیانی دنیا بەسەر دوا ڕۆژدا ئەوە یەک ويصدون عن سبيل الله و هەروەها ڕێگری دەکەن لەوەی کە خەڵک بێتە ناو ئاینی خواوە جا تەماشاکەن ئینسانی کافر طبعاً چۆن بۆ خۆی کافرە هەمیشەش هەوڵی ئەوە دەدا کە نەهێڵێ خەڵکیش ببێتە ئیماندار کافری وایە بەس بۆ خۆی کافرە عیلاقەی کەسی نییە وایە هەشە بۆ خۆی کافرە بەردەوامیش خەریکی خەڵک کافرکردنەیە طبعاً بێگومان ئەوە عقوبەکەی سەختترە لە ناو مسلمانانیشدا جاری وایە کەسەکە بۆ خۆی لەوانەیە مسلمان بێ ئیمانی هەبێ بەڵام زۆر جار بە هێندێک کردار و ڕەفتاری نابەجێ دەبینە هۆکاری ئەوەی خەڵک بەرەو دین نێ یا ئەوەی بەرەو دین هاتووە لە دین دوورکەوێتەوە کە ئەوە زۆر خەتەرە ئینسان دەبێ ئاگای لێبێ و ببیە هۆکاری ئەوەی کە خەڵک دەیەوێ بێتە ناو دین نەیهێڵی بێ یان جاری وایە هاتووە ببیە هۆکاری ئەوەی بەدەری نەی یان ببیە هۆکاری ئەوەی کە خەڵک بەدگومان بێ لەسەر ئیسلام لەسەر مسلمانان لەسەر ڕەمزە دینیەکان کە بەبێ گومانی تەمان دینداری مەسئولیەتێکی گەورەیە ئەگەر کردداری باش و هەڵس و کەوتی باش و وەک دەڵێ هەڵوێستی جوانت هەبن قسەژ نەکەی و محازەڕە وتاریشت نەبێ نووسینیشت نەبن زۆر جار بە ڕەفتار و هەڵس و کەوتت زۆر خەڵک کاریگەر دەبێت و لێتەوە فێری دین و شتی باش دەبن بەبێەوەی هەستی پێ بکەی جاری وایە سەدان چاکە و خێرت بۆ هاتووە بەعکسیشەوە ئینسان ئەگەر بە گفتار و ڕەفتاری نابەجێ بە تایبەتی تەمان کەسێک کە بوو بە پێشەنگ و بوو بە پێشەوا و خەڵک گوێی لێگەرەگەر قسە و گفتاری وەکو یەک نەبوون زۆر جار قسەکانی دەبنە هۆکاری دوورکەوتنەوە کە ئەوەش جۆرێکە لەو بابەتەی سیفەتی ئینسانی ئیماندار نییە وەیەسوودونە عن سەبیل الله ڕێگری دەکەن لەوەی کە بێنە ناو ئاینی خواوە ئەوە دوو سیفەتی سێهەمیان ئەوەیە وەیەبغونەها هەوڵی ئەوە دەدەن هەمیشە بەدوای ئەوە نەعیوەجە ئاەتەکانی خوا لارکەنەوە چۆن لاریکەنەوە یعنی بیگونجێنن لەگەڵ مەسلحەتی خۆیان کە ئەوەش طبعاً لەناو مسلماناندا زۆرتر ئەو سیفەتە هەیە ئاەتێک کە دەیەوێت بیڵێ و تەفسیری کا زۆر جارەگە بزانێ لەگەڵ مەسلحەتی خۆی تێک ناکاتەوە نایڵێ بێدەنگەی لێ دەکات جاری وایە کە گوتی جاری وایە بە شێوازێک تەفسیری دەکات کە لەگەڵ مەسلحەتی خۆی دابێتەوە یان جاری وایە بۆ خۆی ڕەفتارێکی نابەجێی تێدایە پێچەوانەیە لەگەڵ ئاەتێکی ئاەتەکەی ناڵێ بۆی ئاەتەکە لەگەڵ خۆی لەسەر خۆی نەبێتە بەڵگە لەگەڵ لەسەر خەڵکی خەڵک نەڵێ باشە ئاەت وا دەڵێ و بۆ خۆت تەفسیری دەکەی بۆ خۆت جێبەجێ ناکەی حەدیثی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە مەفروض وایە ئینسانی ئیماندار عادەتی وابێ هەمیشە خۆی بگونجێنێ لەگەڵ ئاەت و حەدیثی پێغەمبەردا صلی الله علیه وسلم ئەگەر ئاەتێک عەکسی ڕەفتاری ئێمە بوو کامەمان هەڵەیەن بێگومان ڕەفتارەکەی ئێمە هەڵەیە دەبێت خۆت بگۆڕی تا لەگەڵ ئاەتەکەی بگونجەی حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەزانی بەڵام جێبەجێت نەکردووە عیلاجەکەی ئەوەی نییە باسی نەکەی لەبەرەوەی بۆ خۆت جێبەجێی نەکردووە عیلاجەکەت ئەوەی کردارەکەی جێبەجێکەی یان نەگەر پێچەوانەی حەدیثەکەی پێغەمبەر دەجوڵێەوە نەقسەکەت چاکە ئەو جار باسیکەی اعتیادیە وەیەبغونەها هەوڵی ئەوە دەدەن عیوەج یعنی ئاەتەکانی خوا لارکەنەوە خوارکەنەوە بیگونجێنن لەگەڵ هەوا و ئارەزوو مەسلحەتی خۆیان کە بەداخەوە بە سەدان جاری وایە خەڵکی وەک دەڵێ قسەکەریشمان هەیە ئەو زۆرە سیفەتانەی تێدانە کە ئەوە دەردە نەخۆشیە بە هیچ شێوەیەکی طبعاً ناکرێ و پێغەمبەری صلی الله علیه وسلم وای نەکردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتە هەرە قرس و زەحمەتەکانی یەکەم جار بەسەر خۆیدا جێبەجێ دەکردن سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئاەتیان دەبیست ڕەت لەگەڵ خۆیان بەراورد دەکرد ئەگەر نەقسێکیان هەبایە لەگەڵ ئاەتەکەی نەگونجابایە وازیان لە خۆیان نەدێنا هەتا خۆیان لەگەڵ ئاەتەکەی دەگونجێنن بەڵام ئێمە جاری وایە پرسیاریش دەکەی پرسیاری شەرعی دەکەی لە یەکێکی کە جوابەکەی بەدڵی تۆ نییە دەچی لە یەکێکە دەپرسێ ئەوی بەدڵ نەبوو لە یەکێک کە لەکوێ گەیشتە
حەزەکەی خۆی و ئارەزوەکەی خۆی لێ بێدەنگەی لێ دەکا کە دەشزانێ زۆر جار ئەوەی کە بە حەزیوی جوابی داوەتەوە یان نەزانە یانەوەتە تۆ پرسیارەکەت گۆڕیوە یوای پرسیارەکەی دەگۆڕێ شێوازی پرسیارەکەی دەگۆڕێ وە تێگەیشتنێکی هەڵەش هەیە کە خەڵک پێی وە ئەگەر پرسیاری لە مەلایەکی کرد لە مامۆستایەکی کرد مامۆستاکە فتوای بۆدا ئەگەر شتەکە لە ئەسڵدا خراپیش بێ بە قسەوی حەڵاڵ دەبێ ئەو خەڵکی ئێمە زۆرینەی حەڵاڵ و حرامەکان دەزانن بۆ خۆت لە هەموو خەڵکی چاکتر دەزانی حەڵاڵ چیە و حرام چیە لە یان ئەگەر دڵ ئیمانی تێدا بێ ها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فاستفتي قلبك ها زۆر جار دەیفەرمێ لە دڵی خۆت بپرسا ئەوی شەی دەیکەی ئەگەر دڵتی قەلەق کرد و وەک دەڵێ پێت ناخۆش بوو خەڵک پێی بزانێت و شارتەوە بزانە گوناهان نەیکەی باشترە پێویستی بە پرسیارکردنێژ نییە دەنا ئەتوو ئەگەر بۆ خۆت بزانی معاملەکەت کڕین و فرۆشتنەکەت هەڵس و کەوتەکەت هەڵەیە 1 ملیۆن کەس فتوات بۆ بدە بە فتوای کەس حەڵاڵ نابێ دەکرێت فتوا دەرەکەش تاوانبار بێ کە فتوای بۆ داوی بەسێن دەگزار خەتای پرسیارکەرەکەیە و بۆ خۆت بەدوای ئەوەی ئولایکە خوا دەفەرمێ ئەوەی ئەو سیفەتانەی تێدا بن فی ضلال بعید لە گومڕاییەکدا کە زۆر دوورە لە ڕاستی کە ئەو سیفەتانە سیفەت ئینسانی کافرن بەڵام واقعێکی تاڵە لە مسلمانانیشدا و لە ئێمەشدا هەن دەردن دەبێ علاجیان کەین ها الذين يستحبون الحياة الدنيا على الآخرة ئەوانەی کە هەڵدەبژێرن خۆشتریان دەوێ ژیانی دنیا لە دوا ڕۆژ دنیایان لە دوا ڕۆژ خۆشتر دەوێ یان دنیا بەسەر دوا ڕۆژدا هەڵدەبژێرن گرنگی زیاتر بە دنیا دەدەن تا قیامەت ئەوە یەک دووەمیان ويصدون عن سبيل الله ڕێگری دەکەن لەوەی کە خەڵک بێتە ناو دینی خواوە و دەشکرێ بڵێن دەبنە هۆکاری ئەوەی کە خەڵک لە دینی خوا دوورکەوێتەوە یا خەڵک نەیەتە ناو دینی خواوە ويبغونها عوجا وهەوڵی ئەوەش دەدەن بەدوای ئەوەیەوەنە داوای ئەوە دەکەن عوجا ئاەتەکان و حکمە شەرعیەکان لارکەنەوە بە حەزی خۆیان و بە پێی بەرژەوەندی خۆیان ئولائیکە فی ضلال بعید ئەوانە لە گومڕاییەکی زۆر دوور لە ڕاستیدانجا ئینسان قبوڵی بە یا قبوڵی نەبێ بڕیاری خۆی گەورەیە ئینسان دەبێ خۆی بگۆڕێت تا بەر ئاەتەکەی نەکەوێ ئاەتی چوارەم دەفەرمێت وما ئەرسەلنا من رەسوول إلا بلسان قومه ڕەوانەمان نەکردووە هیچ پێغەمبەرێک جگە لەوەی کە بە زمانی گەلەکەی خۆی ناردوومانە بۆ لای ئەو گەلەی کە پێغەمبەریان بۆ هاتووە کەسێک بۆ کە توانیوێتی زمانی ئەوان قسام بکە و خەڵک بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا لێی تێبگەن و لێی حاڵی ببن ئەو جاخوا دەفەرمێ بۆچی لیوبەینە لەهم بۆی یاسا و شەریعەت و دینی خوای گەورە ڕوونکەنەوە ئەوە قاعدەیە طبعا هەر پێغەمبەرێک هاتبێ بە زمانی ئەو قەومەی هاتووە تا دینی خوا و شەریعەتی خوا بۆ قەومەکەی خۆیان ڕوونکەنەوە کەواتە ئەگەر هەر کامێکیش لە ئێمە بمانەوێ بۆ کەسێک قسەکەی تۆ یعنی تۆ ئینگلیزیەکە کوردی نازانێ حەزەکە 1 ملیۆن محازەڕەی بەگوێدا بدە وایە باسی هەرچی ئیسلام و دینداریە بۆی بکە بەڵام ئەگە هیچ لێ تێنەگا داوەت کردووە یان نەکردووە بێگومان نەتکردووە بۆیە هیچ پێغەمبەرێک کات خۆی نەهاتووە زمانی لەگەڵ زمانی قەومەکەی جیابێت یان زمانی قەومەکەی خۆی نەزانێت بۆیە ئەگەر بە شێوازێکی دیکە ورتریکەینەوە ئاەتەکە فێرمان دەکا لەگەڵ هەر کەسێک قسەت کرد دەبێت بە شێوازە قسە بکەی کەسەکە لە قسەکانت تێبگا وایە جاری وا هەیە ئیوا هەیە ئاەتێکی شەرح دەکا بەنمو یا فەرمودەیەکی شەرح دەکا هێندە ئەدەبیات و وەک دەڵێ پێش و پاشەکی بۆ قسەکانی دێنێتەوە کابرا سەری لە دەشەوێ نازانی ئەسلی مەوزوع چییە مەفروض وایە ئینسان کە دینی باس کرد بە شێوەیەکی سادە و ساکار بگونجێ لەگەڵ عەقڵی کەسی بەرامبەردا تێگەیشتنی کەسی بەرامبەردا کە ئەوە زۆر جار ئەوەش دەگرێتەوە مەسەلەن جاری وایە منداڵێک ئامۆژگاری دەکەی خۆ ناکرێت بە زمانی گەوران قسەی بۆ بکەی وایە جاری وایە سروشتی ئافرەت و پیاو لەوانەیە لە یەکتر جیاواز بن شوێنێک بۆ شوێنێکی کەسێک بۆ کەسێکی دیکە لەوانەیە جیاواز بە ئینسان دەبێ هەوڵدا کە قسەی کرد بە سروشتی کەسی بەرامبەر قسام بکە بە زمانێک بە شێوازە قسە بکەی بەرامبەرەکەت لێ تێبگە ها بۆ لە قورئاندا ئەو هەموو شێوازە هەنا شێوازی قسەکردن هەیە شێوازی تەمسیلکردن و نمونەهێنانەوە هەیە بەسەرهات و چیرۆک هەیە زۆر جار پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی خستۆتە شوێنی تاوانباران خۆی یعنی ئەگەر ئەمن ئەوە بکەم ها بۆی بەرامبەرەکەی لی تێبگا زۆر جار پێغەمبەر صلی الله علیه وسلم شتی بە شێوازی پرسیار لە سەحابەکان گەیاندووە بۆیە گۆڕینی ئوسڵوب دەبێت گونجاو بێ لەگەڵ ئەو کەسەی کە
بانگی دەکەی وما ئەرسەلنا من ڕەسوولین ڕەوانەمان نەکردووە هیچ پێغەمبەرێک سەلامی خوایان لێبێ ئیلا بیلیسانی قەومی تەنها بە زمانی گەلەکەی نەبێ لیوبەیینە تا ڕوون کاتەوە دینی خوا لەهم بۆیان جا دوای ڕوونکردنەوە خەڵک بۆتە چەند بەش خەڵک بۆتە دوو بەش فەیضل الله من یەشاء و گومڕای کردوون خوا ئەوەی کە ویستی لێبێ ئەنی کەسێک تاوانکار و خراپەکار و شایستەی گومڕایی و سەر لێ شێواوی بوو بێت گومڕایی و سەر لێ شێواوی حەز لێ بوو بێت و وەک دەڵێ دنیای ویست بێت و قیامەتی نەویست بێت و غەیری خوای ویست بێت و خوای نەویست بێت و دژە پێغەمبەری ویست بن و بە دوای پێغەمبەران نەکەوت پێ خوای گەورە ڕێی لێ نەگرتووە ئەو کەسە گومڕا بووە و لەسەر گومڕاییەکەی خۆی بەردەوام بووە وەیەهدی و ڕێنمونیشی کردووە خوا من یەشاء ئەوەی کە ویستی لێبوو بێت و حەزی لێبوو بێ وهو العزیز الحەکیم ئەو خوایە عەزیزە باڵادەستە هەر کەسێک بیەوێ سزای دەدا و حەکیم بڕیار و یاساکانیشی لە شوێنی خۆیدان وما ئەرسەلنا ڕەوانەمان نەکردوون من ڕەسوولین هیچ پێغەمبەرێک ئیلا تەنها بیلیسانی قەومی بە زمانی گەلەکەی خۆی نەبێ لیوبەیینە لەهم تا ڕوون کاتەوە بۆیان فەیضل الله گومڕای کردووە خوا دوای ناردنی پێغەمبەران طبعا ها من یەشاء ئەوەی کە ویستی لەسەر بوو بێ وەیەهدی و هەروەها ڕێنمونیشی کردووە خوا من یەشاء ئەوەی ویستی لێبوو بێ وهو ئەو خوایە العەزیز باڵادەستە و هەروەها حەکیم بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدان عادەتەن خوای گەورە چی گومڕا کردووە ئەو کەسەی کە چۆتە سەر ڕێگای گومڕایی کەسەکە بە ویستی خۆی و بە حەزی خۆی گومڕایی حەز لێ بووە خوای گەورە ڕێگای گومڕایی لە کەس ناگرێ چونکە ئەگەر بە تۆبزی نەیهێش کەسەکە گومڕا بێ و کاتە دەبێتە ئیجباریکردن خوای گەورە کەس ئیجبار ناکە چێشی هیدایەت داوە ئەو کەسێک کە هیدایەتی پێغەمبەرانی ڕێنمونی پێغەمبەرانی قبول بووە خوای گەورەش تەوفیقی داوە پشتیوانی لێ کردووە لەسەر ڕێگاکە بەردەوام بێ ئەوجار خوای گەورە باسی موسامان بۆ دەکات سەلامی خوای لەبێ دەفەرمێت وەلەقەد ئەرسەلنا موسا بئایاتینا سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە ڕەوانەمان کرد موسا بئایاتینا بە چەندان بەڵگە و نیشانەکە موسا سەلامی خوای لەسەر بێت دوو جۆر طبعا معجزەی پێ بوون معجزەیەکیان پێی ڕوبەڕووی فیرعەون و طبعا دار و دەستەکەی فیرعەون بۆتە وەکو عەساکەی و دەستەکەی و کۆمەڵێک معجزەشی پێ بوون بۆ بەنو ئیسرائیلیەکان و شوێن کەوتوەکانی خۆی هێناونی تا ئیمانی پێبێن و یان ئەوەتە ئیمانیان پتەوتر بێت و بەهێزتر بێ جاخوا دەفەرمێ سوێن بەخوا و بە بێگومانی ئێمە ڕەوانەمان کرد موسا بە چەندان بەڵگە و نیشانە و معجزەوە بۆچی هات موسا ئیشی چی بوو ئەن ئەخرج پێمان گوت دەربێنە ئەی موسا قەومەکە گەلەکەت بۆ پێغەمبەری ئێمە دەڵێ لینناس بەڵام لێرە دەفەرمێت قەومەکە چونکە پێغەمبەری ئێمە ئی هەموو خەڵکیە وایە موسا سەلامی خوای لەسەر بێت تەنها پێغەمبەری بەنو ئیسرائیلیەکان بووە پێمان گوت ئەن ئەخرج قەومەکە بێنە دەرێ گەلەکەت لە چی وەکو تۆ منە الظولومات لە تاریکاییەکانی کوفر و شیرک و بێباوەڕی و تاوان ئیلە النور بەرەو ڕووناچی ئەوجار خوا دەفەرمێت وەذەکیرهم بیریان خەوە ئامۆژگاریان کە بئەیام الله ئەو ئەیام الله تەفسیری زۆرن هەندێک دەفەرمون بئەیام الله یعنی بە ڕۆژەکانی خوا بە ڕۆژەکانی خوا کامانن ئەوەی کە ئێوە تێیدا تووشی سەختی و زەحمەتی و ناڕەحاتی بوون هەندێکیش دەفەرمون ئەیام بە معنای نیعمەت دێ یعنی بیریان خەوە و ئامۆژگاریان کە بەو هەموو ناز و نیعمەت و چاکانەی کە خوا لەگەڵی کردوون و بیریان بێنەوە هەندێک دەفەرمون ئەیام بە معنای نیقمەت و بەڵا دێ یعنی بیریان بێنەوە ئەو نیقمەت و بەڵا و ناخۆشیانەی کە گەلەکەت تووشیان بوون بۆی هەز بە بەو چاکەیە بکەن کە خوا لەگەڵی کردوون هەرچۆنێکی بێ وەذەکیرهم یعنی بیریان خەوە بئەیام الله ئەو دەکرێت بڵێن هەردووکی تێکەڵکەین بەو ناز و نیعمەت و چاکانە و بەو خۆشی و ناخۆشیانەی کە لە ڕۆژەکانی خوادا خوای گەورە بەسەری هێنان ئین فی ذلك بێگومان لەو ڕووداوانەی کە هاتن بەسەر قەومەکەت و گەلەکەتدا لە ئايات چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام چێ ئیستیفادە لە بەڵگە و نیشانەکان دەکا چێ سود لە معجیزەکان و لە ئاياتەکان وەردەگرێ خوا دەفەرمێ صەبارین شەکوور لكل صەبارین بۆ هەموو ئەوانەی زۆر ئارام دەگرن شەکوور یعنی ئەوانەی زۆر سوپاسگوزاری خوان چونکە ئەوەی دێتە پێشەیان ناخۆشیە
یان خۆشیە. طبعا ناخۆشی پێویستی بە چیە؟ بە سەبرە، خۆشی پێویستی بە شوکرە. کە ناخۆشیت بەسەر هات سەبرت گرت، کە خۆشیت بەسەر هات شوکری خوات کرد، ئەو کاتە تۆ عەبدێکی ساڵح و گونجاوی بۆ خوای پەروەردگار. خۆشیەکان و ناخۆشیەکانی خوات قبوڵن، بە ناخۆشیەکانی ڕازی و نیعمەتەکانیشی بە فەضل دەزانی. وەلەقەد ئەرسەلنا، سوێن بەخوا ڕەوانەمان کرد موسا سەلامی خوای لێبێ بئایاتینا، بە چەندان بەڵگە و نیشانە و موعجیزەوە. پێمان گوت چی؟ ئەن ئەخریج، بێنە دەرێ قەومەکە گەلەکەت من الظلماتی، لە تاریکاییەکان إلى النور، بەرەو ڕووناجی. وەذەکیرهم بئەیام الله، ئامۆژگاریان کە و بیریان خەوە ڕۆژەکانی خوا کە تێیدا خۆشی و ناخۆشیتان بەسەر هاتن. ئینە فی ذالکە، بێگومان لەوەدا، یعنی لەوەی کە ڕابردوویان وەبیربێنیەوە، خۆشی و ناخۆشیان وەبیربێنیەوە، لە ئایاتین چەندان بەڵگە و نیشانە هەن لكل صبار، بۆ هەموو ئەو کەسانێک کە زۆر ئارام دەگرن و زۆر سوپاسی خوا دەکەن. ئاەتی دواتر دەفەرمێ وإذ قال موسى لقومه اذكروا نعمة الله عليكم، بیر بکەوە ئەی محەممەد صلى الله عليه وسلم، بیریان خەوە ئەی محەممەد کاتێک موسا بەگەلەکەی خۆی گوتی اذكروا نعمة الله عليكم، وەبیر خۆتانی بێننەوە ئەو ناز و نیعمەت و چاکانەی کە خوا لەگەڵی کردن. کام نیعمەتە لە هەمویان گەورەتر بوو؟ طبعا موسا نەهاتوە هەموو نیعمەتەکانی خوا باسکە، لە هەناو هەموو نیعمەتەکاندا یەک دانەی بە نمونە هێناوەتەوە، ئەویش ئەوە ئید ئەنجاکم، کاتێک ئێوەی ڕزگار کرد من ئالی فرعونە، لە دەستی دار و دەستەی فرعون. دار و دەستەی فرعون چیان بەسەر بەنو ئیسرائیلەکان دێنا؟ یەسومونەکم، ئێوەیان تووشی ناڕەحەتی و ناخۆشی دەکرد بە سوء العذاب، بە تۆمترین سزایان دەدان. ئەو جار وەیذەبیحونە، ئێوەیان سەر دەبڕی، وەیذەبیحونە ئەبناءەکم، سەریان دەبڕین کوڕەکانتان، وەیەستەحیونە نیساءەکم، بە زیندوی دەیان هێشتنەوە ژنەکانتان بۆ خزمەتکاری و تەوان بۆ ڕابواردن و ئەوانە. جاخوا دەفەرمی وەفی ذالکم، لەوەی کە تووشی ئێوە دەبوو، لەوەی کە ئەوان بەسەر ئێوەیاندا دەهێنا، بەلاءون، تاقیکردنەوەیەک هەبوو من ڕەبیکم، لەلایەن پەروەردگارتانەوە، کە عەظیم، کە تاقیکردنەوەکە زۆر گەورە بوو. جا تەوان لە دوو ئەوەدا، لە دوو کاتی جیاوازدا فرعون بەنو ئیسرائیلەکانی نێرینەکانی کوشتون. یەکێکیان ئەو کاتە بووە کە موسا لەدایک نەبووە، بیستوتانە کە پێش ئەوەی موسا لەدایک ببێ، فرعون خەونێکی دیوە کاتی خۆی بەخۆیەوە. تەوان خەونی ئینسانی کافریش دەگونجێ ڕاست بێ. یەک لە خەونە ڕاستەکان ئەوەی فرعونی بووە. فرعون خەونی بەخۆیەوە دیوە کە ئاگرێک لە بەیت المقدسەوە، قودسی ئێستا فەلەستینی ئێستاوە هەڵی کردووە، هاتۆتە میسر. لە میسر ماڵی قبتیەکانی سوتاندووە، ئەوەی بنەماڵەی فرعونی. بەنو ئیسرائیلەکانیش هیچیان لێ نەهاتووە، خەون زانەکانی بان کردوون و خەونیان بۆ لێک داوەتەوە. ئاخیرەکەی تەوان گەیشتونەتە ئەو نەتیجەی گوتویانە لە ناو بەنو ئیسرائیلەکاندا ئەگەری ئەوەی هەیە کەسێک پەیدا ببێ دەسەڵاتی تۆ لەسەر دەستی ئەوی لە ناوچی. فعلاً کەسی دەسەڵاتیش ئەگەر بە ئیحتیمالیش گومان لەسەر دەسەڵاتەکەی پەیدا بێ، بە ئەگەریش گومان لەسەر سەڵتەنەت و وەک دەڵێ خۆ بەخوازانینەکەی پەیدا بێ، دەیەوێت پێشی پێ بگرێ، کە بەبێ گومانی تەوان پێش بە ئیشی خوای ناگیرێ، بەڵام بە خەیاڵی خۆی تەوان قەراریدا کاتی خۆی کە نێرینەکانی بەنو ئیسرائیلی کە لەدایک بوون بیان کوژێت و تەوان مێینەکان بێڵێتەوە بۆ خزمەتکاری. تەوان ئەو فعلاً فترێکی زۆر وای کردووە، هەرچی لەدایک بووە لەگەڵ لەدایک بوونەکەی کوشتویەتی، هەتا دواتر وەک دەڵێ ژمارەی بەنو ئیسرائیلەکان کەمی کردووە. دواتر گوتویانە ئەگەر ئاوا بکەین کەس نامێنێتەوە خزمەتمانکە. بەنو ئیسرائیلیان بۆ خزمەتی خۆیان دەویستن، ئەو جار قەراری داوە ساڵێک بیان کوژێ و ساڵێک بیان هێڵێتەوە. ئەو ساڵێک کە هاڕون تەوان لە موسای گەورەتر بووە، لەدایک بووە ساڵی سەرنەبڕینێ بووە، بۆیە هاڕون هیچی لێ نەهاتووە، بە دوای دانەگەڕاوە تا بیکوژێ و هاڕونیش نەشاردراوەتەوە. ئەو ساڵێک کە موسا لەدایک دەبێت ساڵی کوشتنەکەیە، بەڵام خوای گەورە تەوان کە وەختی لەدایک بوونی دێت، خوای گەورە بە دایکەکەی وەحی بۆ دایکەکەی دەکا، چۆن وەحی دەکا نازانن، دەی خاتە دڵی خەونی دەبینێت، مەلایکەتێکی دەنێرێ، هەر چۆنێکی بێ قەناعەت بە دایکی موسای دەکا و دایکی موساش زانیویەتی تەوان ئەمرەکە لە خواوەیە. ئەگەر دڵنیانە با لە ئەوەی
کەس دڵی نایە تاوان منداڵی بەدەستی خۆی بخاتە ناو سندوقی و ئەوجار لە ئاوەی هاوێ پێی گوتووە کە لە دایک بوو شیری پێ بدە هەتا مەترسی لەسەر دروست دەبێت کە مەترسی لەسەر دروست بوو بڕۆ هەڵجا بەسەر هاتەکە دوور و درێژە قەستم ئەوە هیچ تاوان نەخشەکە عکس دەرچوو موسای پێ نەکوژرا وایە نەک پێی نەکوژرا بەخێویشی کرد و سەروەت و سامانێکی زۆریشی سرف کرد هەم بۆ دایکەکەی هەم بۆ خوشکەکەی هەم بۆ بنەماڵەکەی هەتا تەمەنی بوو بە 30 ساڵی هەر وەکو کوڕەپاشایان تەوان موسا ژیاوە و خەڵک هەر بە کوڕی فیرعەونی بانگیان کردووە هەرچەندە تەوان ئەو کاتیش چەند جارێک گومانی لێ کردووە زمان هەر زمان جیرانەکەی موسای لە چێوە هاتووە دەڵێن جارێکیان لەسەر کۆشی داناوە بە تۆندی ڕیشی فیرعەونی ڕاکێشاوە ڕقی لە هەستاوە بڕیاری داوە بیکوژێ دێتی ئەوە ئەو منداڵەیە کە مەترسیەکەم لەسەر دروست دەکات چونکە ئەی بەنو ئیسرائیلیەکانە خێزانەکەی تەوان ئەویش دەڵێ نا ئەو منداڵە و هەستی پێ ناکە وەرە تاقیکەوە ئاگری بۆ دانێ و لەگەڵ دوڕ و مرواریان لە قاپێکیدا ئاگرەکە ڕووناکە ئەگەر دەستی بۆی برد دیارە وەک دەڵێ منداڵە و ئەوەی نێگەشت بۆ قیمەتەکەشی برد دیارە بیری ئەو کاتی بۆ تێ بکوشی دیارەویش قەناعەتی بەخوای بۆ زانیوێتی خوای گەورە ناهێڵێ فعلا موسا دەستی بۆ ئاگرەکەی دەباوە دەیخاتە ناو زمانی دەسووتێ هەتا بوو بە پێغەمبەریش زمانی هەر لاڵ بووە تەوان نەیتوانی بە تەواوی قسە بکە دواتر تەوان چاک دەبێتەوە جا مەبەستم ئەوە مەشهەدێک بۆ کە بەنو ئیسرائیلیەکانی کوشتون مەشهەدێکی دیکە ئەوەیە دوای ئەوەی کە موسا دێتەوە تەوان لە وڵاتی لای شوعەیب پێغەمبەر و لە مەدائین و دەبێتە پێغەمبەر و لەگەڵ فیرعەونی چەند جارێک ڕوبەڕوو دەبێتەوە و بەنو ئیسرائیلیەکان بە دوای موسای دەکەون و قەناعەتی پێ دەکەن و جادوگەرەکانی فیرعەونیش دەبن بە موسڵمان خەڵک لە ئەمری فیرعەونی دەردەچێت جارێکی دیکە کوشتنەکەی دەست پێ دەکاتەوە سزادان کوشتن جا سزادانەکەی چۆن بۆ هێندێکی بان کردوون بە شێوازێک سزای داون لە پێیان دەگوترێت بە خی گەورە هەر لە قورئانشدا بەذیل ئەوتات ناویان دەبەها دەفەرمی خاوەنی سینگەکان دەڵێن هێناویانن لەسەر زەوی ڕایان کێشاون و ئاسدی ینی شیشی ئاسنیان لەسەر داگوتاون بە زەوی بەستویان نەتەوە تا ڕوحیان دەرچووە کەس دەوێراوە لاشی بە ئەویش یان بەوەستم جاری یەکەم کوشتنی بۆی کەسێک پەیدا نەبێ ڕوبەڕووی وەک دەڵی دەسەڵاتەکەی ببێتەوە دەسەڵاتەکەی لە ناوچێ جاری دووهەمیش دیسان کوشتن و قەتڵ و عامەکەی دەست پێ کردوێتەوە بۆی ئەمرەکانی فیرعەون جێبەجێکەن و بە دوای موسای نەکەون و لە ئیمانەکەیان پاشگەز ببنەوە جا هەردووکیان تەوان خوای گەورە هەردوو چاکەکەی لەگەڵ بەنو ئیسرائیلیەکان کردبوون هەم یەکەم جار تەوان ڕزگاریان بوو و هەمیش دواتر خوای گەورە بەهۆی موسا و سەلامی خوای لەسەر بەنو ئیسرائیلیەکانی دەرباز کرد و ئەوانی کوشت جا لێرە خوا دەفەرمێ وإذ قال موسى لقومه بیر بکەوە کاتێک موسا بە گەلەکەی خۆی گوت اذكروا نعمة الله عليكم وبیر خۆتانی بێننەوە ناز و نعمەت و چاکەکانی خوا بەسەرتانەوە إذ أنجاكم کاتێک ئێوەی ڕزگار کرد من آلی فرعون لە دەستی دار و دەستەی نەک لە خودی فرعون چونکە ئەوەی جەریمەکان دەکا دار و دەستەی زۆرتر فرعون بەس ئەمرەکانی دەرکردوون ئەوەی منەفید و جێبەجێکار بووە تەمەن دار و دەستە و شوێن کەوتنە بۆیش خوا کە خنکاندنی بەس فرعونی نەخنکان جوندیەکانیشی لەگەڵ خنکاندن یەسومونەکم ئێوەی تووشی ئەشکەنجە و ئازار دەکرد سوء العذاب بە تونترین سزا یەسومونەکم ئێوەی دەچەوساندەوە ئێوەی سزا دەدا بە سوء العذاب بە خراپترین سزا ئەوە سزایەکە لەلایەک ئەوە کوشتن و وەک دەڵێ داکوتانیان بوو لەسەر زەوی ئەوجار وەیذەبیحونە بەوەش نەدەوەستا سەری دەبڕین کوڕەکان و نێرینەکانتان وەیەستەحیونە بە زیندویشی دەهێشتنەوە ئافرەتەکانتان وەفی ذالکم لەوە کە بەسەرتان دەهات بەلاء من ڕەبیکم تاقیکردنەوەیەک بوو لەلایەن پەروەردیگارتانەوە بەڵا عەظیم زۆر گەورە بوو ئەوجا خوا دەفەرمێت وەئیذ تەئەذەنە ڕەبکم لەئین شەکەرتم بیر بکەنەوە کاتێک کە تەئەذەنە یعنی ڕایگەیان فەرمانی دەرکرد قەراری دا پەروەردیگارتان قەرارەکە تا قیامەتێ بۆ ئێمەش دەفەرمێت لەئین شەکەرتم ئەگەر شوکرانە بژێری خوا بکەن لەسەر نیعمەت و چاکەکان کە خوا لەگەڵی کردوون لە ئەزیدەنەکم بە دڵنیاییەوە سوێند بێ یعنی چاکەکانتان بۆ زیادکەم نیعمەتەکانتان بۆ زیادکەم ئەدی وەلئین کەفەرتم ئەگەر سپڵەی بکەن ئەگەر پێنەزان بن ئین عەذابی لەشەدید بێگومان سزا و تۆڵەی من زۆر توندەجا
أو بهم كسك هتا قيامته شكراني نعمتي خوا بكي خوا بود زيادك سبلايو في نزاني بكي خوا نعمتك اللي وردقرتوا للدنيا ولا سريش سزاد دا وإذ تأذن ربكم بيربكوا لو كاتيك تأذن يعني الرايقيان برياري دا قراري دركرت پروردگارتان فرمويتي لئن شكرتم اگر ايوه اي بنو اسرائيل كان اي خلقنا تا قيامته شكرانه و سپاسي نعمتكاني من بكن لأزيدنكم زا او لام لام توكيد نونشي بيويا يعني هم توكيد هم سوين دخوا يعني سوين بي ودلنيابن بوتان زياد دكم ولئن كفرتم اگر سبليو بين زاني نيش بكن ان عذابي لشديد بيغمان سزاي من زورتون ده كوتا آيات وقال موسى أو زار موسى فرموي كهر ديار زور جوريالي نبون بنو إسرائيل عناد وكلبود بون فيان دل إن تكفروا أجر بباور بن أنتم ومن في الأرض إيوه هرتي لنا وزويداه جميعا بتقرأ ها إيمان دينن يا إيمان ناهنن يعني زور منتم بسر دامكن وزورج ممنون تانيم أجر إيوه هموتان بباور بن نكهر إيوه أوي لنا وزويج داه هر هموي بباور به أو فإن الله بيقمان بن خوا لغني بنيازة بيستي بإيمان هناني هيت كزنية هرتي إنسو جنة دار بردا ليكتر كيدا سجده بو خواي ببا خوا يكزر لخواتك زياد ناكا بعكس شو ايگر هموي ليكتر كيدا كفرانه بكاتو بباور بلا برانبر خوا دا لخواتي خوا هر كم ناكا اوي قازانز دكا لإيمان هنان خومانين واوي زرر دكا لكفر ديسان هر خومانين بوي تفرمت وقال موسى فرموي إن تكفروا أجر بباور بن أنتم إيوة ومن في الأرض وأوشك لنا وزويدها جميعا هرهموي فإن الله بيقمان بن خوا لغني بدل نيايو بنيازة فيستي بإيمان وكردوي ساكي هيت كسكمان نية وهروا حميد ستايش كراويشا إيمش ستايشين كهين هرتي مخلوقات الدروس كراوي سر زوي و جير زوي و آسمان و سر آسمان و بونور هي بزماني حال بردوام تسبيحات خواي بروردگار و سپاسي خواي گورا دكن كشكرانه من كردو ناوي خوامان هنا قازان سكرك خومانين وكاتيشيش لبران بر خوادا دوستين و بباوري هل بجرين بيقمان اوي زرر دكا هر خومانين صلى الله على سيدنا آله وصحبه أجمعين.